صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. بپشتیوانی خوای گەورە وتاری ئەمڕۆمان ئامۆژگاریە بۆ خێزانەکانتان، بۆ خوشکەکانتان، بۆ کچەکانتان، بۆ دایکتان. ڕوو دەکەمە خوشکە بەڕێزەکان کە خێزان و کچ و خوشک و دایکی ئێوەن، ڕوویان تێ دەکەم پێیان دەڵێم خوشکە بەڕێزەکانم ئەوانەی کە سافیرن، ئەوانەی کە دژی لەچکن لە شایی و لە هەڵپەڕکێ و لە ژنمارە بڕیندا، لە زانکۆکان و لە بازاردا لەچکەکانیان فڕێ دەدەن و یاخود جلێکی ناشەرعی لەبەر دەکەن. ڕوویان تێ دەکەم خەسارەتمەندێکی زۆر گەورن، گەورەترین خەسارەتمەندیە بۆ ئێوەی ئافرەت کە نەفسی خۆت لە بەهەشتی خوا مەحرومکەی، خۆت لە بەهەشت بێبەشکەی و خۆت بکەیتە ناو ئاگرەوە تەنها لەبەر ئەوەی کە تۆ ئافرەتێکی دەتەوێت و ئەوروپا بژیت. بەڕاستی ئەمە گەورەترین نەفامی و نەزانیە. ئافرەتانی ئێمە بیانەوێ وەکو ئەوروپا جلوبەرگ لەبەر بکەن، وەکو دژمنانی خوا جلوبەرگ لەبەر بکەن، وەکو سەحابە و پیاوچاکانیش بمرن. شتی وا نابێ. پێویستە بزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحی مسلمدا دەفەرمێ صنفان من أهل النار لم أرهما. دوو تاقم هەیە، دوو کۆمەڵ هەیە لە ئومەتەکەی منن، ئومەتی منن، بەڵام منیان بینیوە، بەڵام من ئەهل النار، ئەوانە ئەهلی ئاگرن، ئەهلی دۆزەخ. خوشکە بەڕێزەکەم، پێت خۆشە لە دوای مردنت بڕۆی بۆ ناو دۆزەخ؟ مەڵێ دڵم پاکە. ئەو دڵپاکەی کە پێغەمبەری خۆشەویستە صلی الله عليه وسلم کە دڵی زۆر لە تۆ پاکترە دەفەرمێ ئەهلی ئاگرە، بەڵام منیان بینیوە. یەکێک لەوانە وەنیساء کاسیات عاریات، ئەو ئافرەتانن کە بە حساب پۆشتن بەڵام لە ڕاستیە ڕوتن، چونکە جلەکانیان پۆشتە نییە، پانتۆڵی لە پێ دەکات، جسمی هەمووی دیارە، جلێکی تەسک و تەنگ لەبەر دەکات، سنگی بەدەرەوەی. ئەمڕۆ ژنگواستنەوەی احتیادیە، ئەمڕۆ مارەبڕینە احتیادیە، ئەمڕۆ تەخەڕوجی زانکۆی و نازانم حەفلەی تەخەڕوج ئاساییە، ئەمڕۆ دەچم بۆ بازاڕ ئاساییە، ئەمڕۆ براکەم ژنیە ناس خۆم سافیرە دەکەم، ئەمڕۆ کوڕەکەم ژنیە نا خۆم سافیرە دەکەم. بەچی بەڵگەیەک؟ بەچی بەڵگەیەک خوشکەکەت، خێزانەکەت، کچەکەت، بووکەکەت سافیرەیە؟ شەرم ناکەی لە خوای گەورە؟ بۆیە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەو ئافرەتانی کە ئاوا جلیان لەبەردایە و بەس حساب ڕوتیان بۆ دەکرێ کاسیات و عاریات، بە حساب پۆشتن بەڵام عاریاتن، واتە ڕوتن. یەکەم پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەهلی ئاگرن. دووەم فەرمووی لا يدخلن الجنة ولا يجدن ريحها. ئەمە صحیح مسلمە، قسەی نەنکم نییە، قسەی باپیرە نییە، ئەمە حەدیثی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کە لە هەموومان بەڕەحمتر بوو. دەفەرمێ ناڕۆنە بەهەشتەوە ئافرەتانە، واتە لەگەڵ وەجبەی یەکەمی ئیماندارانە ناچنە بەهەشتەوە ئەگەر تۆبە نەکەن لە دنیادا و بۆنی بەهەشتیش ناکەن. سەیرم سزایانەکە ئەهلی ئاگرن، بۆنی بەهەشت ناکەن و ناچنە بەهەشتیشەوە، چونکە لە حەدیثی صحیحدا هاتووە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم بەهەشت بۆن و بەرامەکەی 500 ساڵ ئەڕوا. 500 ساڵ ڕێگا ببڕی چەندێکە؟ ئەوەنە دوور کەویتەوە 500 ساڵ ڕێگا ببڕی لە بەهەشت دوور بکەویتە بۆنەکەی دێ بەسەرتا، بەڵام ئەوان بۆنیشی ناکەن. پێت خۆشە خێزانت ئەمە سزای بێ؟ پێت خۆشە کچەکەت ئەمە سزای بێ؟ پێت خۆشە خوشکەکەت ئەمە سزای بێ؟ پێت خۆشە دایکە گەنجەکەت ئەمە سزای بێ؟ نەخێر. دەی خوشکی بەڕێزم، وەکو برایەکی دڵسۆزت ئامۆژگاریت دەکەم بە ئەم حەدیثەی پێغەمبەری خوا شبوور نەکا صلی الله عليه وسلم. لە هیچ بۆنەیەکدا هیچ شوێنێک عوزر نییە بۆی کە سینگ و سەر بخەیتە دەرەوە. شاییە، ژن گواستنەوەیە، مارەبڕینە چییە؟ بەداخەوە ئەڕووی
دوو لە ڕێی بەڕێزان لە چکێکی درۆنەیدا بەسەریا دێ بەلای مامۆستا عینەکە مارێ بڕێ لە چکێکی درۆنەی بەسەرەوەیە شەرم لەخوا بکە سافیرە مەبە لەخوا بترسن بۆی ئەوە خەسارەتمەندیەکی زۆر گەورەیە ئینسان بەهۆی سافیرەیەوە خۆی لە بەهەشت مەحروم کات بۆنی بەهەشتیش نەکە دەی تۆبە بکە و گەڕێرە بۆ لای خوا مەڵێ دڵم پاکە دڵت خایسە خوشکی بەڕێزم ڕوو دەکەمە ئێوە کە ئەو خوشکە بەڕێزانە خێزانی ئێمن خوشکی ئێمن کچی ئێمن دایکی ئێمن پووری ئێمن پێی دەڵێم خوشکی بەڕێزم کاتێککە تۆ خۆ سافیرە دەکەی ئەوە گەورەترین خەسارەتمەندیە لە بەهەشتێکە کە پانتایی بەهەشت پانتایی ئاسمانەکان و زەویە بەڵام جێگایەکی تێدا نەبێ بۆ تۆ ئەمە خەسارەتمەندی نییە لە بەهەشتا جێگایەک بۆ تۆ نەبێ چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو ئافرەتانەی کە جلی تەسک و تەنک لەبەر دەکەن سافیرن ئەوانە ئەهلی ئاگرن و بۆنی بەهەشت ناکەن و ناشتنە باشتەوە بەهەشتێک بۆ گەورەی خۆیە کە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم کام کەسەی نزمترین پلەی هەیە لە بەهەشتا لە هەموو کەسێک نزمترە پلەکەی و لە خوار هەموو خەڵکی بەهەشتەوەیە ئەو کەسە ئاخر نەفەر لە ئاگری جەهەنەم دەرکراوە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم خوای گەورە دەفەرمێ بەقەد دە ئەوەنی هەموو دنیا یانزە ئەوەنی هەموو دنیا مڵک و سامان بۆت ئەمە کەمترین کلۆپایی هەیە کەمترین کەسێک دە ئەوەنە و یانزە ئەوەنی ئەم دنیایە مڵکی هەیە بەڵام تۆ نتوانی لە بەهەشتا جێگایەک بۆ خۆت دروست بکەی بەهۆی سافیرەیەکەتەوە بۆی لە خوا بترسە تەقوای خوا بکە ئەوە خەسارەتمەندێکی زۆر گەورەیە کە بەڕاستی تۆ لە بەهەشتا جێگایەک بۆ خۆت دروست نەکەی جێگایەکی تێدا نەبێ لە بەهەشتا بۆ تۆ خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحە هاتوو بۆ خوشکە بەڕێزەکانی ئێمەیە ئەوانەی کە بەڕێزتان هەندێکتان دەیانخەنە پێشی سیارە و بە سافیرەیی قژی ئاواڵەداتەوە لە پێش سیارەکە و کاکەشم ئالی مزگەوت و جمعە و جەماعەت کچەکەی ئەفەنیە و پانتۆڵە پێیە سافیرەیە ڕوو دەکەمە ئێوە کێتان پێتان خۆشە خوشکە بەڕێزەکانی کێتان پێتان خۆشە تا بەڕێزەکانم دایکتان خوشکتان خێزانتان کچتان خراپترین ئافرەت بێ لای چێ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لای خوای گەورەیە چونکە ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی خراپە خوای گەورەش بە خراپی دانێت دەفەرمێ وشر نسائکم وشر نسائکم شەڕ کێ دەفەرمێ خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم خراپترین ئافرەتانی ئێوە لەناو کۆمەڵگای موسڵماندا خراپترین ئافرەت کێیە لەناو ئەم کۆمەڵگای ئێمەدا المتبرجات المتخيلات ئەو ئافرەتانن متبرجات واتە سافیرەن لەچکی بەسەرەوە نییە سنگی بەدەرەوەی قۆڵی بەدەرەوەیە قاچی بەدەرەوەیە خراپترین ئافرەتنەوانە ئەڕۆن ناو کۆمەڵگا خەڵکی دەیان بینێت شەرم ناکە لە دوکانەکانە شۆڕ ئەبێتەوە سنگی دەرەکەوێت دەرەوە پیاوە ناموبارەکەکەیشی لەگەڵیدایە ئەو پیاوەی کە بەڕاستی دوو لە ڕێی بەڕێسان غیرەتی لێ دەرکراوە غیرەتی تیانە ماوە بە دەرزیش بگەڕێ غیرەتی تیان نادۆزیتەوە خێزانەکەی سافیرەیە سنگ و سەر و هەموو شوێنێکی بەدەرەوەیە وشر نسائکم خۆشەویستی خوا فەرمی صلی الله علیه وسلم خراپترین ئافرەتی ناو ئێوە ئەو ئافرەتانن کە متبرجاتن واتە سافیرەن المتخیلات بەلەنجەولار دەڕۆن پۆز لێ ئەدەن شانازی بە جوانی خۆیانەوە دەکەن جسمی خۆیان پڕەکەن بە هەموو شێوەیەک نازانم بە چی و چی بە ئیسفنج و نازانم بە چی و چی پۆز لێ ئەدەن بەسەر خەڵکیە ئەوانە خراپترین ئافرەتن ئیتر ئەگەر خێزانی تۆ بێ خوشکی تۆ بێ کچی تۆ بێ دایکی تۆ بێ پووری تۆ بێ خراپترین ئافرەتن با بۆ خۆی بڵێ چاکم ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شتێکی فەرموو من شتێک بڵێم قسەیەکانمان تەواوە ئافرەتێکی شتێک بڵێ بێگومان قسەی پێغەمبەری خوا تەواوە ساسم قسەی ئێمە غەڵەتە دەی خۆشەویستی خوا فەرمیێ ساسم خراپترین ئافرەتە
ئیتر تۆ هەر بڵێ من چاک بێگومان دەڵێن ڕەخ نەخێر ڕاست ناکەی خراپیت. خۆشەویستی خوا فەرمی صلی الله علیه و سلم وهن المنافقات ئەو ئافرەتانی کە سافیرن و لەنجەولارەکەن و پۆز لێدەن و خۆیان ئەرزەکەن بۆ پیاوان ئەوانە منافقن خراپترین ئافرەتن و منافقیشن ناچنە بەهەشتەوە ئافرەتانە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه و سلم ئیلا هەروەکو چۆن قەلەڕەشێکەیە ئەو قەلەڕەشە دەنووکی لەگەڵ پێیەکانی سوورە یاخود سپێ لە دوو ڕیوایەتە هاتووە ئەو ئافرەتانە بە کەمی دەچنە بەهەشتەوە هەروەکو چۆن ئەو قەلەڕەشانە ناو قەلەڕەشەکە بن جارێ چەندەها کۆڵ قەلەڕەشە بینی دانەیەکی تیا نابینی دەنووک و قاچی سوور بێت زۆر بە کەمیە بینی ئەو قەلەڕەشە هەمووی دەنووک و قاچی ڕەشە ئەوەی کە دەنووک و قاچی سوور بێ یا سپی بێ یاخود پڕی سپیتیا بێ زۆر زەحمەتە هەبێت دەی ئەفەرمێ ئەو ئافرەتانش ئەوە بە کەمی دەچنە بەهەشتەوە ئەو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئایا پێت خۆشە خوشکی بەڕێزم ئەم سزای خوا شمولت کە بێتە خراپترین ئافرەت بۆیە ئەمڕۆ بگەڕێرەوە بۆ لای خوا تۆبە بکە دایکی ئیمانداران عایشەی خێزانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند ئافرەتێک هاتنە ژوورەوە بۆ خزمەتی جلێکیان لەبەردا بوو جلەکەیان تەنک بوو خوشکی بەڕێزم جلی کوردی لەبەر دەکەی با باڵت دەرنەکەوێ ئەم باڵە سپێ دەرمەخە بۆ خەڵکی لە خوارە قاچ دەرمەخە بۆ خەڵکی سینگت بۆ خەڵکی دەرمەخە لە چکێ بدەر سەردا و بە حیا و بە حورمەتەوە بژی و بمرە ئیتر شاییە شوو دەکەی کەسێکە ژندەیێنێ بە حیا و بە حورمەتەوە شوو بکە چونکە نەمکی تۆ داپیرەی تۆ دایکتە بۆ شەوە شووی نەکردەوە ئەو دواکەوتوو نییە ئەو تۆ دواکەوتوویە چونکە شوێنی شەیطان کەوتووتە ئەم ئافرەتانە هاتنە خزمەتی دایکی ئیمانداران عایشە ڕەزای خوای لێ بێت جلی تەنیکیانە بەراوە تەنک جلەکانیان تەنک بوو دایکی ئیمانداران عایشە فەرمووی وانەزان عایشە تەمەنی زۆر بوو عایشە ڕەزای خوای لێ بێت کاتێک کە پێغەمبەری خوا وەفاتی لە ساڵ تەمەنی 18 ساڵ بوو گەنج بوو وانەزانی پیرێژنێکی دگانی دەمانەماوە قسەی کردو نەخێر گەنج بوو گەنج فەرمووی ئەگەر ئێوەی ئافرەت ئیماندارن ئەگەر ئیماندارن باوەڕتان بە سوورەتی نور هەیە ئەو جلانە لەبەر مەکەن ئەو جلانە جلی تەنکە لەبەری مەکەن ئەگەر باوەڕشتان نییە ئیماندار نین لەبەری کە دەی منیش دەڵێم خوشکە بەڕێزەکانم قسەکەی عایشەتان پێ دەڵێن ئەگەر ئێوە ئیماندارن باوەڕتان بە قورئان هەیە باوەڕتان بە حەدیث هەیە ئەو جلە تەنکانە لەبەر مەکەن جلی تەنک لەبەر مەکەن تەسک و تەنک پانتۆڵە پێ مەکەن نامێخۆم کەمە پیرێژن یعنی خوای گەورە دەوێتۆ پیرێژن بی جا بۆ ئافرەت بە ئابایەکی جوانەوە کەشخەترە یاخود بە سافیرەی کەشخەیە بۆ ئەوەی کە بە سافیرەیەک خەڵ پیاو دەوێرێ بە ئافرەتێکی ئابا بەسەر کە بە حیا و حورمەت بێ خۆی بە قورس بگرێ کەس پێ وێرێ بۆ نابیتە پیرێژن کاتە خوشکی بەڕێزم ئاگادار بە با نەبیتە خراپترین ئافرەت خوشکی بەڕێزم ژیان واتە تاقیکردنەوە ئەم ژیانەی ئێمە چرکە بە چرکەی تاقیکردنەوەیە چرکە بە چرکە تاقیکردنەوەیە ئێمە لە ئیمتیحان داین لە قاعی ئیمتیحان داین جا خوای گەورە میهرەبانە تۆی تاقی دەکاتەوە بزانێ بۆ خۆت ڕوون بێتەوە بۆ خۆت ئێنا خوای گەورە عالمە بۆی دەربکەوێ کە تۆ ئافرەتێکی گوێڕایەڵی بۆ خوا یا گوێڕایەڵ نیت یاخیت خوای گەورە دەفەرمێ بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يدنين عليهن من جلابيبهن أما آيات القرآن بسورة النور باور بسورة النور هيا باور بالقرآن هيا برو آياتك الخبنو أي خوش ويسكي صلى الله عليه وسلم أي پیغمبر إخوة صلى الله عليه وسلم قل لأزواجك بخيزانة كانت بلد وبناتك بكتشكانت بلد ونساء المؤمنين بهمو آفرتي إيمان داران بلد تو آفرتي إيمان داريانا دي ستاقم خيزانة كاني خوشويستي خواه صلى الله عليه وسلم كتشكاني ونساء المؤمنين ها جني همو مسلمانان آفرتي مسلمانان توش لوان نيت تو آفرتي إيمان دار نيت
دەی ئاەتێکی خۆ شمول دەکات. خوای گەورە دەفەرمێ با جلی شەرعی لەبەر بکەن باڵاپۆش بن. یعنی تۆ دەڵێ من دڵم پاکە، دڵی تۆ لە دڵی خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پاکترە، حەدت چییە؟ دەڵێ دڵم پاکە، دڵی تۆ لە دڵی کچەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پاکترە، حەدت چییە؟ دەڵێ دڵی من لە دڵی ئافرەتی سەحابە پاکترە کە سەحابە بوون، من دەڵێم حەدت چییە؟ کەواتە ئاگاداری خۆت. خوای گەورە فەرمانی کردووە تاقی دەکاتەوە. جا بۆیە ئەگەر تۆ سافیرە بووی لە ئیمتیحانی خوا نەجاتت نەبووە، هەر وەکو چۆن خوا فەرمانی کردووە نوێژ بکەین، ئاوهاش فەرمانی کردووە خوشکە بە ڕێزەکانمان باڵاپۆش بن. جا بۆیە دوای ئەمە هەر کەسێک ئالێرەوە قسەکە بڕوا و لێوە دەربچێ خۆی زەرەرەکە. ژنەکانتان، خوشکەکانتان، کچەکانتان ئەوەی کە دەسەڵاتە بەسەریایە بەتایبەتی ژنەکە و کچەکەی خۆت مەیەوە سافیرە بێت، مەیخە پێشی سەیارەوە، بە غیرەت بە، خاوەنی غیرەت بە، ئیماندار بە، با داپۆشراو بێت. ئێمە دەمانەوێت نەڕۆین بۆ دۆزەخ، نامانەوێت خوشکەکان و ژنەکان و کچەکان و پورەکانمان و دایکمان بۆ دۆزەخ بڕوا. ئێمە نەسیحەتی ئێوە دەکەین، خزمەتکاری ئێوەین، بە قسەمان دەکەن قسەی خوا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، بە قسەشمان ناکەن، وەڵڵا خۆتان زەرەر دەکەن. بۆیە ئینشاءالله ئینسانی ئیماندار دەبێ بەو شێوەیە بێ. لە کۆتایی ئەم وتارەدا دەڵێم خوشکە بەڕێزەکانم ئاگادار بن لە ئیمتیحانی خوا دەرچن، واللهی سافیرە بن و تۆبە نەکەن و بمرن دەرناچن لە ئیمتیحانی خوا. یا ربی خوای لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوکو مردوەکانمان خۆش بی، خوایە گیان هیدایەتی ئافرەتانمان بدەی، خوایە گیان سافیرەی لەناو وڵاتی ئێمەدا نەهێڵی. ئامین ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ڕوو دەکەمە خوشکە بەڕێزەکان کە کچی ئێمەن، خوشکی ئێمەن، خێزانی ئێمەن، پور و دایکی ئێمەن. ڕوو دەکەمە خوشکە بەڕێزانە کە دەڵێن خوشکە بەڕێزەکان. خوای گەورە فەرزی کردووە لەسەرت، واجبی کردووە لەسەرت کە خۆت داپۆشی. لەچک بکەی لەچکی تون، نەک نیو لەچک، نەک وەکەم جامانی من ئاوا بێتە ئێرانە نیوەی قژە بە دەرەوە بێ، ئاوا نا، نیو لەچک نا، لەچکی کامل. لەگەڵ لەچکەکەدا پانتۆڵ لە پێ مەکە، ئەو حیجاب نییە، جلێکی شەرعی لەبەرکە، چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک خوا لە خۆی ڕازیکە و خەڵکی لە خۆی تووڕەکە، خوا لێ ڕازی ئەبێ و خەڵکیشی لێ ڕازیەکە. باخەڵ پێ بڵێ پیرێژن شانازیە، پێت بوترێ پیرێژن لەژێر فەرمانی خوا دابی، لەوە باشترە پێت بوترێ گەنج و لەژێر فەرمانی شەیطان هەبی. بۆیە خوشکی بەڕێزم تۆ ئامادە نیت، ئەم قسەی وادارم تەئسیری لێ بکە، تۆ ئامادە نیت لەبەر خاتری خوا، لەبەر فەرمانی خوا لەچکێک بکەی و خۆ داپۆشی. ئامادە نیت چەند مەتری قوماش بەئاڵێنی بەلاشەی خۆتەوە لەبەری بکەی، بەخیلی دەکەی، ڕەزیلی دەکەی، سەرپێچی دەکەی، یاخی دەبی لە بەرامبەر قوماشێکدا کە خوای گەورە فەرمانی پێ کردووە خۆت بێ داپۆشی. ئەی چۆن لە ڕووت دێ داوای بەهەشت لە خوا بکەی، تۆ بە قسەی خوا ناکەی، بە قسەی پێغەمبەری خوا ناکەی صلی الله علیه وسلم، لە فەرمانی ئەواندا چروکی و ڕەزیلی دەکەی، بە قسەیان ناکەی، سەرپێچی دەکەی، لەولا شەوەی خۆیان بەهەشتم دەوێ دەی بە قسەی بکە و ئەمجا داوای بەهەشت بکە. تۆ ئامادە نیت، ئامادە نیت لەچکێک لەبەر خاتری خوا بکەی خۆت داپۆشی. ئەی ناترسی خوای گەورەش ئامادە نەبێ بەهەشتت پێ بدات؟ ناترسی؟ بە قسەیت نەکردووە، قسەیت شکاندووە، کەواتە ئەم دووشتە زۆر جیاوازە. وەڵام من ئامادە نیم خوایە بە قسەت ناکەم بەس بەهەشتیشم لە تۆ دەوێت، خوایە ئەوەی تۆ دووتە بە قسەت ناکەم بەهەشتیشم دەوێت. نابێ، نابێت، ئەبێ خۆتمان دوو بکەی، ئەبێ خۆت هیلاک بکەی، ئەمجا داوای بەهەشتیش لە خوا بکەی. خوشێکی ئیماندار پێمی وت لە خەوما بردمیان بۆ شوێنێک لە ناو قەبردا، ئەڵێ ناڕەحەتیم زۆر بەرچاو کەوت، وتیان ئەم شوێنانە بینیوە ئەم هەموو ئاگر و ناڕەحەتیە؟ وتم بەڵێ. وتیان ئەگەر تۆبەت نەکردایەوە ئێستا ماوەیەکە بوویتەتە لەچک و حیجاب، باڵاپۆش،
والله توبت نكدا أعمل جاي توب بس لبروي توبت كده خواي جري جاي كده يقول قريب بعشت بويا سافري هو كارك أبو شو جهنم وهو كارك أبو محروم بون لبهشت تو آمادنيت لچ كيف دي بسر خدا آمادني بپوشتي شو بكي خزانكت شو بكات خوشكي بريزم براي بريزم شون آمادي داواكي ولا خواي بهشتم دي بخشت شوش جوابي نابي براي بريزم خوشكي بريزم باش نكت پوشته به با خوشکت پوشته به با کچکت پوشته به با خزانکت با پوشتهی شوکا با پوشتهی برو ابو زانکوکان با پوشتهی برو ابو بازارکان با غیرتی تو لخزانکت درکوی خوشویستان بيقمان إنساني إيمان دار زور بخيرته في غمر إخوة فرمية صلى الله عليه وسلم الحياء من الإيمان والإيمان في الجنة حياء لإيمان ويا شرم حياء لإيمان ويا أول شيء إيمان دار بيلا بهشتايا باش زور إخوانواني كتمن معنا يكم الله آفرت يكمان بيني دايكمان ننكمان أواني كتور مان كسكار مان بيني مان أواني كتمن يكمان يشتمان بيني و بەتایبەتی ئەوانەی هەفتە و هەشتاکانیان بە ڤیدیۆ پێشتریان بە بیر بێ بیرتان نایە چەندەها کەسە بوو کاتێکە میوانی هاتووە کچەکەی ژنەکەی چووە حەوشەت بماڵێ یاخود پەچە بماڵێ شتێ بکە و دێتی خوایە گیان جوانەگایە دەکەمە خێر حەیوانێ دەکەمە خێر ئافرەتەکە دانەنەوێتەوە بە دانیشتنەوە دسک بدە ئێمە مناڵی ئەوانەین مناڵی ئەوانەی بۆ ئەمان لێ هاتووە جوانەکەی کردووەتە خێر بەس ئافرەتەکە بە چەمانەوە چۆنەچی بۆ ڕوکوع تەشبیهات نەبێ ئاوا گسک نەدا دانیشێ کاتێککە ئافرەتەکە دانیشتۆ جوانەکەی کردە قوربانی و خێر بەس لەبەرەوەی ئافرەتەکە ئێمە منداڵی ئەوانین ئێمە منداڵی ئەو ئافرەتانەین کوڕ و کوڕەزا و کچ و کچەزای ئەوانەین کە کاتی ئاویان دەخواتەوە خۆم بە چاوی خۆم بینی بە زۆرێکان بینیتانە کاتێککە پیاو دانیشت ئاوایانە کرد ئاوەکەیانە خوارد شەرمیانە کرد پیاو بیان بینێ ئاو دەخۆنەوە 2005 بوو وابزانم وەڵڵاو ئەلەم ڕۆژێ باوکم هاتووە بۆ لام خوا لێی خۆش بێ وتی ڕۆڵە حەیا و شەرم نەماوە وتم بۆ باوەکەم بۆ حەیا و شەرم نەماوە وتی شوونە دەژمارە بڕینێکەوە خۆ بە شتێکی ئاساییە سيدي أو خلقك كانوا خلقي أمر شون والله روما جان لجن معنا برينك ده بانزا في أودان يشتغل مع مصاعينك أبو آفرتي ود خشك كم بن بيا ورازي ودي بابا ما مصا رازي ودي الشرمي لا يمنا جاي رازي خو اعتيادية ما بس أيام مناوي أوانين بو ما دي هاتوا بو كشكان من أودي هاتوا بو كان من خشك كان من كشكان من جدا كان من حاشا لو عندك والله إن شاء الله لبهشتي خواد أنا وانا شوف ذا بشر وحياة وجيان مرتبة بيا وكان بضمن بخيانة النكت بيا وكان بضمن بزينة النكت بيا مناوي أواني بعد خوان باين بين خواب آخري دوسخ لطفا دشكينيا أوانا بيشكوتوبون أوانا عاقلبون أوانا جيربون نكواني كم غصاتيرا جابوا يخش ويستان إنساني ما دار خاول حياة وشرنا إمام عثمان رضاي خوای لێبێ شمشێری لێدرا بریندار کرا خێزانەکەی لە چکەکەی لەسەری لابرا چونکە لێیاندا تعزیبیاندا لەو کاتا لە سەرەمەرگا بوو هەموو گیانی خوێنی لێدێ يعني أنا دعاء كوتب كخوا دفمي رضي الله عنه ورضوا عنه خوا لمن راضية أو أنا دعاء كوتب يا أوروباي مجرم كان دعاء كوتوبون كان يفش كوتوبون اشتكرون واشترايا إمام عثمان رضي الله عنه فرمي بخيزاني فرمو لشككتون كباقشت بدر والنبي والله أجر قشكيت ومبين من وقتهم قصرك اسم تيدا أم حالتنا خوشك هم جانب خواني لدي لسه مرقام والله أمام في خوش لدويك قشت ببينه خلقي قشت ببينه بشرم بحيابه أو أنا كي الشواق دوي يمن نج أوروبا وغرب والله أمسر مرقي منك همو جانب برين دارا أوام بي خوشتري لويك قشت دركوية
بۆ کەسێ مجریم کە هاتوو من بکوژێتەوە بکوژێت. بۆیە خۆشەویستان، ئیمامی عوسمان ڕەزای خوای لێبێ هاوشێوەی تۆ کە ئەمڕۆکە چ پیاوێک هاوشێوەی تۆیە ئەمڕۆ ئاگە و شێوە بەرامبەر بە خێزانی ئاوا بەخیرەت بێ، بەرامبەر بە کچەکەی ئاوا بەخیرەت بێ، بەهشتان پیرۆز بێ، بەهشت قابیری ئێوە بوو نەک ئێمەی خراپ، بەهشت قابیری ئێوە بۆ ڕەزای خواتان لێبێ، بەخیرەت بوون، بە حەیا بوون، بە شەرم بوون. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بێتە ناو بازاڕی ئێمەوە، بێتە ناو شایی و حەفلەکانی ئێمە و زانکۆکانی ئێمەوە، حاشامان لێ دەکات. بۆیە خۆشەویستان با بە خۆماندا بچینەوە. خوشکی بەڕێز لە کۆتاییدا ئاخر خاڵکە باسی دەکەم دەبێت پێتان بڵێم ئەگەر پۆشتە بن، داپۆشراو بن، مزگەێنی خۆشتان پێدرێ. ئینشاءڵڵا ئەو حیجابەی کە دەیکەن، ئەو باڵاپۆشەی کە دەیکەن هۆکارێکە بۆ چوونە بەهەشتی ئێوە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئیسلام بە غەریبی هات و بە غەریبیش دەگەڕێتەوە، جا خۆشبەختی و بەختەوەری بۆ ئەو کەسانی کە غەریبن لەناو خەڵکدا نامۆن. وتیانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نامۆکان چێن؟ فەرمی ئەو کەسانن کاتێک خەڵکی خەریکی خراپەیە ئەوان چاکە دەکەن. کۆمەڵە کەسێکی کەمی چاکن لەناو کۆمەڵە کەسێکی خراپدان، واتە ئەوانە کەسانێکی کەم و چاکن. ئەمڕۆ تۆ باڵاپۆش بی لەناو ئافرەتانە غەریبی، لە زانکۆکانە غەریبی، لە شایەکانە غەریبی، چونکەوەی هاتۆ بۆ شایی قژی لێبەرداوەتەوە، بەڵام تۆ قژ لێبەر نەداوەتەوە، تۆ غەریبی. بۆیە فەطوبى للغرباء. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم بەهەشت بۆ تۆی غەریب بێ، بەختەوەری و سەربەرزی و سەرفرازی بۆ تۆ بێ کە غەریب و دینداری، بەهەشت بۆ تۆیە. جا بەهەشت خۆشە یا دۆزەخ و تووڕەیی خوا؟ شەیطان دەڵێ خۆت سافیرەکە، خوای گەورەش دەفەرمێ داپۆشراو بۆ بە قسەی کامیان دەکەین. وەڵام مەڵێ بەخوا بە قسەی شەیطان ناکەم، جلەکەت دەیسەلمێنێ بە قسەی خوات کردووە بە قسەی شەیطان نەکردووە. جلەکەت بەڵگەیە لەسەر نەک دەم و دڵت، دەم و دڵ نایخوا. بەدەم دەڵێ وەڵام بە قسەی شەیطان ناکەم، بەڵام دیستۆیەکی کەواتە ڕاست ناکەین. بەکردەوە بە لەچکەکەت بە باڵاپۆشیەکەت بیسەلمێنە کە من لەژێر فەرمانی خوادام نەک فەرمانی شەیطان. ئەو کاتە دەرەکەوێ. یەکی لە سەحابەکان، ئافرەتە سەحابەکان، ئەسمای کچی ئەبوو بەکر ڕەزای خوا لێبێ، کچی ئیمامی ئەبوو بەکرە، خوشکی عایشەیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، کوڕێکی قماشێکی خوراسانی بۆ هێنا بە هەدیە بە دیاری، بەڵام وەرە سەیریکە. ئەسمای کچی ئەبوو بەکر ڕەزای خوا لێبێ ئافرەتێکی بەتەمەن و پەکەوتە بوو، بە ساڵاچوو بوو، گەنج نەبوو و هەردوو چاویشی لەدەستدا بوو، نابینا بوو. ئەی تۆ عوزرت چییە کە گەنجیت و چاوت ساغە، جوانیت؟ ئەم ئافرەتە کە کوڕەکەی ئەم قماشەی بۆ هێنا بە دیاری ئاوا دەستی لێدا، چکە چاوی نابینێت. وتی ئۆف، ئەم قماشە تەنکە چییە بۆ منت هێناوە؟ پیرێژنێکی نابینا. ئۆف، ئەم قماشە تەنکە چییە بۆ منت هێناوە؟ کوڕەکەی وتی دایە گیان، آخر خۆ ئەمە لاشە دەرناخە، وەکو چۆن پانتۆڵێکی دەبێت جلە کەس هەموو لاشە تعریفەکە پێ ناسەکە. وتی خۆ ئەم جلە ئەم قماشەی بۆ تۆم کڕیوە لاشە دەرناخاتە دەرەوە. ئیسا ئەمڕۆ ئافرەتەڵێ جلەکەم بۆ بدرە با تەسک و تەن بێ، بە ئاسانی نەچێتە بەرما. لەخوا بترسە، لەخوا شەرم بکە، بە حەیاوە بژی، بە حەیاوە بمرە. ئەیش فەرمی ڕۆڵە گیان، ئەزانم جلەکەم لاشە و قەبارەی لاشم دەرناخە، بەڵام جلەکە تەنکە، تەنک من لەبەری ناکەم، بەخوا و جلم ناوێت. پیرێژنێکی نابینا، سەحابەیەکی ئافرەت ڕەزای خوای لێبێ ئامادە نیە جلێ تەنک لەبەر بکە، لەبەر ئەوەی تەنکە هەرچەندی لاشەشی دەرناخات، تۆزێ تەنکە. دێ ئەوانە مامۆستا و پێشەوای ئێمە نەک وڵاتی غەرب، نەک بێدینەکان، نەک کافرەکان. جا هەر لە کۆتاییدا دەڵێم خۆیان خۆت شاید بە چەند ساڵە ئێمە ڕایەگەینین، بەڵام ئەوانەی کە دێن بۆ مزگەوت زۆرێکیان دەبینین ژنەکان و کچەکان و خوشکەکانیان سافیرەیە بە تایبەتی لە بۆنەکاندا، لە جەژنەکاندا. خۆیان خۆت شاید بە ڕایەگەینین. ئێمە خزمەتکاری ئەم دینەین،
هەر کەسێ بە قسەمان بکە قازانج دەکا، هەر کەسێکیش بە قسەی خۆ پێغەمبەری خوا نەکا صلی الله علیه و سلم بێگومان زەرەر دەکات لە دنیا و قیامەت. هیوادارم خوشکە بە ڕێزەکان تۆ ببکن و ببنە باڵاپۆش بە خۆیان دابچنەوە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خواه شفاء نخوشكان من بدي بتایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردو. یا ربی خوای ئەوانەی کە لە ماڵ و لە نەخۆشخانەکان کەوتون و نەخۆشن و ئازاریان هەیە، یا ربی خوای شیفایان بدەی. یا ربی خوای شەرم و حیا بە خوشکەکانمان ببەخشی، غیرەتیش بە پیاوەکان بەخشی یا رب العالمین. خوایگەن کۆمەلگامان بگەڕێنێتەوە بۆ کۆمەلگایەکی بە حیا حورمەت وەکو کۆمەلگای باوباپیری ئێمە. یا ربی خوایە ئەو خراپی کە لەناو ئێمەدا هەیە خوایگەن بنبڕی بکەی، هیدایەتمان بدەی، ئاخرمان بەخێر بگێڕی، نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبول بکەی. خوایگەن ئەوانەیشی ظلم لە ئێمە و لە وڵاتی مسلمانان و لە غەزە و لە هەر شوێنە دەکەن، یا ربی خوایە تۆڵیان لێ بکەیتەوە. خوایگەن لوتی بێباوەڕان و کافرەکان بشکێنی، مسلمانان سەر بخەی. خوایگەن لە شەڕی خەڵکی خراپە دوورمان بکەی. ئامین ئامین ئامین. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.